خزمەتانە باسی حڕیەتی عەقیدە ئەکەین. ئایا هەر کەسێک لەژێر دەسەڵاتی موسڵمانانە بێ ملکەج ئەکرێ بە ئیسلام و هەر ئەبێ موسڵمان بێ؟ ئایا مافی ئەدیانی تر چییە لەناو ئومەتی ئیسلامی عەقیدەکانی تر بە ئەنواع و ئەشکاڵ شێوازیانەوە؟ وەلەو ئەخەسترین و خراپترین جۆری عەقیدەیان هەبێ ئایا لەناو ئومەی ئیسلامیە جێگەیان ئەبێتەوە جێگەیان نابێتەوە؟ سەرەتا چینە خزمەت قورئانی پیرۆز کە رب العالمین یاسایەکی گشتی دائەنێ بۆمان کە ئەفەرمێ لا ئیکراهە فی الدین. ئیکراه و زۆرکردن لە هیچ کەسێک لەناو دینی پیرۆزی ئیسلامە تەواجودی نییە. عولەما ئەفەرمون ئەم لای نافیە لە زمانی عەرەبیە واتە ئەو شتە وجودی نییە، یعنی ئێوە بە هیچ شێوازێ مەیکەن. ئەفەرمون النەفی ئەولا جەزمەن من النەهی. نەفی ئەگەر خوای گەورە بیوتە لا تکریهو لەگەڵ ئەوەی کە ئەفەرمێن لا ئیکراهە فی الدین. لا ئیکراهە زۆر بەهێزترە لە زمانی عەرەبیە، واتە بە هیچ شێوازێک هیچ جۆرە ئیکراهێک لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە نییە و تەواجودی نییە و ئەمرێکیشی تایە نەهێکی زۆر بەقووەتی تایە کە بە هیچ شێوازە نابێ ئێوە ئیکراهکەن لە هیچ کەسێ بۆی موسڵمان ببێ. رب العالمین هەموو ئینسانەکانی خەڵق کردووە و ئەفەرمێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. حق لەلای خواوەیە جەل جەلالوه، کێ مەشیئەتی هەیە ئیمان بێنێ، کێ مەشیئەتیشی هەیە با کافر بێ. واتە مەشیئەتی کوفر و ئیمان بەدەست ئینسان خۆیەتی. لێرە ئێمە لە عەقیدەی پاکی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم تێ ئەگەین لە مەسەلەی ئەوەی کە ئینسان حڕیەتی هەیە، حڕیەتێکی هەیە، حڕیەتەکەی بریتیە لە حڕیەتی اختیار، خۆی بە مەیلی خۆی اختیارەکە. ئایا چی اختیارەکە چی اختیار ناکە؟ ئومەتی ئیسلامی پێویستی بەوەیە کە ئەو اختیاراتانەی خۆی لە تەبەنیکردنی هەر فکرێک لە فکرەکانەوە ئازادیە بە بەرامبەرەکە بدرێت. چۆن بە کەسێکی موسڵمان ئەدەین ئازادی موسڵمان ببە، بە هەمان شێواز کابرای کافریش ئازادی خۆیەتی کاتێکە کوفر هەڵ ئەبژێرێ. محەممەد غەزالی ئەفەرمێ ئەحصەیت ئەکثر من 100 آية في القرآن الكريم. ئەفەرمێ زیاتر لە 100 ئاەتم لە قورئانی پیرۆزە کۆ کردەوە تتضمن حرية التدين، کە هەر هەمویان حڕیەتی تەدەین و دینداری و خواناسی ئەچەسپێن و ئەسەلمێنن. لا قیمەتە للتەدەین ئیکراهەن، بە هیچ شێوازە هیچ قیمەتێک نییە لە تەدەین و دینداریە. ئەگەر بە زۆر ئەم تەدەین و ئەوە بکرێ بەسەر خەڵکە و بە زۆر ئیجبارکردن کە موسڵمان بن، ئیسلام دینێکە زۆری تیان نییە، زۆری ناوێ بۆ ئەوەی خەڵکێک موسڵمان کە بە زۆر. هیچ حرمەتێکیش نییە خەڵک بە هەرهەمووی بە زۆر موسڵمان بێت، چه ئیسفادەیەکیان لێ ئەکەین. لە سوورەتی تەوبە کە ئەواخیری ئەو ئاەتانەیە کە لە قورئانی پیرۆزە هاتوونەتە خوارەوە ئەفەرمێ فإن تولوا فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. ئەگەر کافران پشتیان کرد و ئیمانیان نەهێنا، تۆ بڵێ حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم.